گەرامەتەوە و بابەتێکی دیکەشمە بێت کە ئەمڕۆ توشکی دەخەمە سەر و باسی لێو دەکەم ئەوش پرسی سیستمی بانکیە لە هەرێمی کوردستاندا لەکوێی ئێمە لەکوێ ئەم پرسیین بەپێی ستانداردە جیهانیەکان توانراوە هاوکار بن یاخود حکومەت و لایەنی پەیوەندیدار هاوکار بێت بۆ پێشخستنی ئەم بابەتە کە بانکە دەتانین لە تەواوی جیهاندا ستانداردی جیهانی و نێودەوڵەتی و گونجاو هەیە بۆ سیستمی بانکی کە هاوڵاتیانی هەر وڵاتێک بە شێوەیەکی زۆر لە ڕێگەی بانکەکانەوە کاری خۆیان ڕایی دەکەن مامەڵە و پسوڵە دەرای و نختیریەکانیان ڕای دەکەن بەدەر لەوەی کە ڕەنگە مامەڵەی یاخود لە ڕێی نختینێ و لی سوودمەندن ڕەنگە لە کۆمەڵێک پرسی دیکەوە هەروەها یەدەکی دیکە سوودمەند بن لە بانکەکان من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوە دەکەم وردەکاری زیاترم بابەتە کە ئەو شارەزایە زیاتر لە وردەگرم بەڕێز هێڤار شێخالیت کە بەڕێزیان سەرپەرشتیاری لەقی سلێمانی سندیکای وردبینان و ژمێریاران ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاگێڤار زۆر سپاس بۆ ئامادەبوونێت باس لە بانک بکەین لێسادا لە هەرێمی کوردستان سیستمی بانکی چۆنی بینن ئێوە سەبارەت بە سێکتەری بانقی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک کێشە و گرفتمانەیە چۆن کۆمەڵێک کەموکورتیمان هەیە کەموکورتیەکانیش خۆی لە چەند میکانیزمێکە خۆی دەبینێتەوە یەکێک لەوانە لە ڕووی بیناییەوە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی تەکنەلۆژیاییەوە و زیاتر کەرتیش بخینە سەرەوە لە ڕووی کەمی نەختینە لە بانقەکانە کە ئەمەش خۆی لە خۆیدا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هۆکارێکی مێژویی کە لە ساڵی 2014دا بە قەرارێکی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی سەرۆکی عێراق بەشە بودجەی هەرێمی کوردستان بڕا ئەمەش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە لە بانقەکانە نەختینە کەم بکە هەرێمی کوردستان خۆی بۆ ئەم پێشاتە ئامادە نەکرد بوو ئەو پێشاتە کە هاتە پێش لە ساڵی 2014 تا ئەم دقەیە بەردەوامە و هەتا ئەم دقەیە بودجەیەکی سابتی ساڵانە بۆ هەرێمی کوردستان تەشخیص نەکراوە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە بۆتە هۆی کەمکردنەوەی نەختینە لە بانقەکانە و بانقەکانی خۆشمان بەڕاستی بەپی پێویست نەچوون بەدەم ئەم کێشەیە ئەم کێشەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بۆتەوە هەر لە پێدانی موچەوە هەر لە پێدانی پارە بەکەرتی تایبەتەوە هەر لە پێدانی پێشینەی هاوسەرگیری و چەند پێشاتێکی تر کە هۆکارێک بۆ بۆی کە لە بانقەکان پەک بخات بانقەکانمان لە سلێمانیە من تیشکە خەمە سەر سنووری سلێمانی کۆمەڵێک کێشە و گرفتمانەیە بەدەر لەوەی کە کێشە و گرفتەکانمان هەیە بانقمان هەیە ئێمە بە حدودی 2 بانقمان هەیە لە بینای حکوومەتتا بێ بانقەکانی کەمان زۆربەی لە کریچێ دەکە ئەمەش خۆی لە خۆیدا ینی حکوومەت ئەبێ بەجددی لەم پرسە بێتە ناو ینی ئەم پرسەوە بانق نابێت لە کرێچێتی یابێت بانق خۆی متمانەی خەڵکە کە بانق خۆی نەتوانێت خۆی تەکوین بکات خۆی بەخێو بکات منێکی هاوڵاتی چۆن بتوانم لەم بانقا متمانی پێ بکەم کێشەکانی دیکەی بانک چییە کێشەکانی کەمان ئێمە لە ڕووی بیناییەوە لە ڕووی بەعزی میکانیزمی ترمان هەیە کە چۆن پێ بڵێم داهات و سەیتەرە بەسەر نەختینەی بانقا ناکرێت بانک وەکو گەنجینەیەکی لاتۆ پاری تو پارە ئەڕاتەوە بۆچی لەبەرەوەی کە نەقدمانێ لە بانقەکانە ئەمەش پێم وتیوتم لە ساڵی 2014 کە ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان بڕات چەند ساڵێک توانی حکوومەت دەرەقەتی ئەم وەزعبات لە دوا بە دوای ئەوە خەڵک سیقەی بە بانقەکان نەما خەڵک پاری خۆی لە بانقەکانە ڕاکێشایەوە بن لێت ناشارمەوە لە پێش 2014دا حساباتی تۆفیل لە بانقەکانە بە ڕێژێکی یەکجار زیای کرد ئەم حساباتی تۆفیلە وەکو ئەمانەتی هاوڵاتیان بوو لە بانقەکانە بەڵام وای لێ هات منی هاوڵاتی کە ئەچووم بۆ بانق لە کاتی خۆیان نەمەتوانی پاری خۆم ڕاکێشمەوە خەڵکەکە بە لێشا و سەریان کردە سەر بانقەکان پاری خۆیان ڕاکێشایەوە چی بکرێت کە ئەم کێشە و گرفتانە زیاتر تەشەنە نەسەنێ بەجددی ئەبێت موچەی کارمەندان موچەی فەرمانبەران ئەو سێکتەرانە ڕێک بێتەوە لە کاتی خۆیان بدرێت سیستەمێکی دارایی زیرەک دروست بکرێت سیستەمی دارایی زیرەک چۆن دروست ئەکرێت چۆن پلانی بۆ دائەنرێ حکوومەت ئەبێ میکانیزمێکی بۆ دروست بکە بۆ ئەوەی کە بتوانێت سێتەرە بەسەر نەختینەی بانقەکان نابگرێت ئەو ستانداردەی کە لە بانکەکانی هەرێمی کوردستانە جنابە باسە لە سلێمانی کردگر بنبوونەوەری بکرین کە پەیڕەو دەکرێت سیستم و ستانداردێکی جیهانیە و ستانداردی جیهانی بۆ بەڕێوەبردنی بانک خۆی لە چیا بینێتەوە هەر ئەوەیە کە لە مامەڵەیەکی نێوان بانکەکە و هاوڵاتیە مامەڵی نێوان نەختینە و پێدانی پسوڵەیە یاخود ستانداردی جیهانی بۆ بانک خۆی لە چیا بینێتەوە کە خەڵک ڕەنگە شارەزایی نەبێت تێیدا لەمەشە هەر بەداخەوە ینی لە زۆربەی زۆری بانکەکان بگری ئێمە
دەرچووی ژمێریاریمان هەیە کە دەرچووی ژمێریاری لە بانقەکانە ئەتوانێت کادرێکی باش بێت لەو بانقەت بۆ پێشکەوتن و بۆ پێشهاتی ئەو سیستەمانی کە تۆ لە بانقانە جێبەجێیەکەی هەتا ئەم کاتەی کە ئێمە قسەی تیاکەین لە حکومەتە سیستەمێکی میکانیزمێکی پێشکەوتونیە کە حکومەت ئیشی پێ بکە چییە هەر ئەو سجلوی نەکۆنانەیە کە لە پێشووترایە کە ئەمەش لە ڕووی کاتگرتنەوە لە ڕووی تەخیربوونی ئەو زەبوونەی کە ئەچێ بۆ ئەو بانقا لە زۆر ڕۆ تەخیربوونی بۆ منی هاوڵاتی دروستەکە کە سەرداری بانقەکەم کە خۆی لە خۆیانمە گەورەترین کێشەیە تۆ کە ئەچیت بێ بە کەمترین کات و بە زۆرترین دڵنیایی بیتە دەرێ لەو بانقا بۆی جارێکی تر سەرکەیتەوە ئەو بانقا پاری ماڵت داننی لە ماڵە ینی ماڵی خۆت نەکەی بە بانقەکە بانقی بێت لەم حاڵەتە حکومەت ئیسفادە لە تەداوری ئەم پارەیە ئەکا لە بانقەکەی خۆیان باشە کاکێفەر دەزانین کە ئێستا لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی ڕەنگە وڵاتانی دیکەی ئیسلامیش سیستمێکی نوێ لە نێو بانکەکاندا پێڕۆ بکەن ئەوش پێی دەوترێ بانکی ئیسلامی یاخۆت ئەو بانکانی کە حەڵاڵە و سوو ناچێتە سەر ئەو پارەی کە دەیدەن بە هاوڵاتی و بەوانی کە کاریان دەکەوێتە بانکەوە دەمزانم جۆرەکانی بانک خۆی لە چیدا دەبینێتەوە فعلەن بانکێکەیە کە سووی نەچێتە سەر لە کاتی پێدانی پارە بە هاوڵاتیان یاخود هاوڵاتی پارەدا دەنێ لە بانکەکەیە ئێمە لە ڕووی بانقیەوە ناوی نانێن سونانی فایدەکەی کە نسبەیەکە دیارەکە لەو بانقەیە بۆ هەت ئیشێک و بۆت پرۆژە بێکە تۆم فایدەیە وەرئەگری من بەڕاستی ناتوانم ینی لەسەر بڵم سووە یا سوونیە ئەمە خەڵکی مختص بۆ کارێ ناوی بنێ سوو بەڵام منێکی وەبەرهێن منێکی هاوڵاتی منێکی تاجر منێکی ئەوە کە پارێکم پێویستە بۆ بەگەرخستنی پرۆژێک چەند گەنجێکی تر ئیسفادەم لێ بکات چەند گەنجێکی تر بێتە ناو ئیشانەمەوە بەڕاستی ئەمە دەستگرتنی چواردەورتە دەستگرتنی هاوڵاتیانە دەستگرتنی هەر لێت ناشارمەوە سەر لە بانکی مرکزی عێراق زۆری بانقەکان بەم فائیدەیە منی هاوڵاتی کە ئەچم لە پرۆژێکی نیشتەجێبوون شوقە ئەکڕم پێویست ناکە لە ڕێگەی پرۆژە نیشتەجێبوونەوە ئیتفاقم لە ڕێی بانکی مرکزی و ئیتفاق ئەەکەم بانکی مرکزی بە تەعاودێکی کەسێک کە لەگەڵ منایە مۆزەفێکە بە پشگیری مۆزەف ئەتوانێت ئەم کارێت بۆ ئاسان منی هاوڵاتی ئەتوانم ببم بە خاوەنی یەکێکی نیشتەجێبوونی خۆم ساڵانە بە فایدەیەکەوە کێ سپۆنسەری نیمنەکە بانکێکی بەقۆت لە پشتی منەوەیە کە منی ماگانەم التیزامەکەم بۆ پڕپارێکی گەڕێنمەوە تۆ لە پێناو ئەمە کە فائیدەیەک ئەیت ئەم فائیدەیە بۆ خۆشگوزەرانی خۆ دیاوتە من لەگەڵ ئەوەیە یعنی ناوی نەدرێسوو چکە ئەمە بەڕاستی من ناوی نانەمسووە من دەستگرتنی ئەو کەسەیە کە ئەوێت هەنگاوێکی زیاتر بنێت بەڵام هەر لە ڕووی ئابووری اقتصادیشەوە بە سوو ناوێنێت و شەباوەکەی هاوڵاتیش تۆ لەم حاڵەتە پرۆژێکی نیشتەجێبوون هەیە لەم پرۆژە نەجێبوونە دەستی کار ئیشەکە مەکاین ئیشەکە معامل ئیشەکە بازار ئەبوژێتەوە پارەتە داورەکە خۆی لە خۆیان وروژانی بازارە بانکیش بەچی سەرەکەی بەچی دڵنەوەی لە ناو خەڵکا دروستەکە کە تۆ پارە هەبوو پارەکانمان هەریەکەمان منی هاوڵاتی تۆی هاوڵاتی پارەت لە بانقادانەنا پارەکەت خستە ناو بانکەوە لە بانقەتە داوری پێکرا لە بانقا گۆڕانکاری لە حەجمی تعاملی ڕۆژانی ئەو هاوڵاتیاکرا هەر لە هاوڵاتیەکە بگرێت تا چەند کەسێکی تر بازرگانێتە ناو پرۆسەکەەوە پارە لە بازار ڕازیابێ وەکو لە ئابوووریە خستنە ڕووزیا بوو خواستی زیێ ئەبێ ئێمە ئەبێت دڵنەوەی بۆ بانکەکان بگەڕێنینەوە وا لە بانکەکانمان بکەین ئێستا چۆنە بانکەکانی هەرێم بەپی پێویست نییە من پێشت کەوتم یعنی زۆری ڕاگەاندنەکان سێری لە کاتی وەرگرتنی موچەیە ئیشی سەرەکیانەوە بێت لە بەردەم بانکەکە بۆسن کە ئەمە ینی خراپترین سیستەمە پێڕەوەکرێ ئەتوانرێ حکومت بە ئاساترین شێوە ئەم میکانیزمە بگۆڕێ کارتی زیرەکەیە منی هاوڵاتی پێویست ناکە بچمە بەردەم بانکێ لەم کارتە زیرەکەمە جارێ بۆ دوجار سێجار من ئەتوانم کامل ئەو پارێکە خۆم ماگانە بۆم دابۆزە ڕێکێشم کەسی قە دروست بووم نەتوانم نیوەی بەکارێنم بکو دەغیلەیەکی خۆم بەکاریێنم باش حکومت چۆن سوودمەند دەبێت لە سیستمی بانکیەکان تەنها هاوڵاتی و بانکەکان کە سوودمەند دەبن لە سیستمی بانکی یاخود حکومەتیش جۆرێک لە جۆرەکان دەتوانێت سوودمەند بێت لەم پرۆسەیە ئەگەر پاڵپشتیام کە ئەگەر زیاتر گرنگی بە بانکەکان بە جۆرێک بژانەوە بۆ حکومەت و کەرتی ئابووری حکومەتیش بگەڕێنێتەوە بەتەکید کە حکومەت دەستی هاوڵاتی گرت بۆی پارەکانی لە ماڵەوە یا نەک بەس هاوڵاتی بەمە لە هاوڵاتیە کۆی نەگەینەوە بۆ وەبەرهێن بۆ کەرتی تایبەت بۆ کۆمپانیاکان بۆ زۆری سێکتەرەکان بۆ معاملەکان کە دەستی ئەم کۆمەڵی گرت بانکەکانی خۆی پێ ئەبوژێتەوە نەقدی بۆ زیاد ئەبێ نەختینی لە بانکەکان نایەنە بێت سیولەی بۆ ئەگەڕێتەوە یعنی ئێستا ئێمە لێت ناشارمەوە لە سنووری سلێمانیە لە باشترین کاتەکانە پاری ماگانێ یعنی پاری نەوت لە 80 بۆ 85 ملیارد دینارایە پارەی سلێمانی لە پاری سنووری سلێمانیە 362
بۆ 362 ملیاردینارمان بۆ موچەیە 30 ملیاردینارمان بۆ بەگەڕخستنە 6 ملیاردیناری بۆ دەرمانە 7 ملیاردیناری بۆ دەرماڵی تایبەتە تو ئەم پارانە پارێکی باشە کە ئەتوانین دەستوری سلێمانیە هەرێمی کوردستانیشە وای لێ بکە سیستەمی بانقی پێ بەقوتکەیت پێ گەورەکەیت پێ توانای بانکەکان بگەڕێنیتەوە ئەنی سەرمە ڕۆژانەی بیسین فلانە بانکدا ئەکرێ ئەو فلانە بانک ئەمەی لەگەڵاکرێ بۆ چکە ئەو بانقا ئەهلیانش کە بەداخەوەدا ئەمەزرێن زەمانەتی تەواتی لێوە نەگیراوە یان مجموعەی ڕسومات و قوانینی تایبەت بە هەرێمی کوردستانی بەسەر تەسبیت ناکرێت وای لێت مجموعەیە دەستی کەرتی تایبەت و هاوڵاتی و کەسێ بۆ لە کوردستانە بۆ بەداخوانی سیقی بانک و هاوڵاتی کەم ئەکاتەوە باش چۆن وا بکرێت باس لەوە کردکە سیستمی بانکی لە هەرێمی کوردستانە بەپێی پێویست نییە جۆرێک لە ترس و هەروەها ڕەنجاندن لە نێوان یاخود ساردێک لە نێوان بانکەکان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە ئێستا دروست بووە چۆنە متمانەیە دەگەڕێتەوە چۆن دەتوانرێت کاری لەسەر بکرێت بۆ دووبارە بژانەوەی سیستمی بانکی ئاشکردنەوەی هاوڵاتی بە بانکەکان بەڵێ لە پێش هەموو ڕێکارێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بیگرێتە بەر پێدانی موچێ لە کاتی خۆیدا وە لە داهاتوە هەڵ بدا بیکە بە سیستەمی کارتی زیرەک ئەمە خاڵی دوو زۆربەی زۆری بانکەکانی ئێمە لە شوێنی شیاوانین لە شوێنی شیاوانین وەکو لە ئەوڵی قسەکانەوە بەڕێستم وت کادری ژمێریاری پێشکەوتوو لە بانکەکانانیە کە پێویستەکە خولی تایبەتیان بۆ ببیرێتەوە پێویستەکە بنێتە دەرەوەی وڵات کەسانی ئەکادیمی لە ڕووی سیستەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی تەکنیکی بانقیەوە فێر بکرێن کە کەسێکی منی هاوڵاتی ئێمە بانکەکەەوە کەمترین کات وە کەمترین وەختم بێ بۆی کە ئیشەکان تەمشە بێ وە خاڵێکی تر کە پێویستەکە حکوومەت ئیشی هاوڵاتی لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوە بێنێتە دەرەوە چییە؟ حواڵاتمان هەیە حواڵاتی خارجیە بەهۆی ئەو قەرارەتانی کە بانقی مرکزی لەم ئاخیرانەیە داوێتی کاتێکی زۆرە لێ ئەبا تاجر تأخیر ئەکا عمولەیەکی ینی فایدەیەکی باش لەم تاجرە وەرئەگیرێ بەڵام منی تاجر یا منی هاوڵاتی ئامادە نیم لە ڕێی باقیەکەەوە بیکەم چکە وەختێکی زۆر ئەبا خەڵکەکە چێ لە بازاری دۆلارەکەەوە ئەم ئیشی خۆیەکە بە کەمترین کولفۆ بە کاتێکی کەمیش بەڵام خۆی لە خۆیدا لە دەستدانی متمانەی بانکەکان دروست ئەبێ لەم حاڵتەیە پێویست ئەکات چی کار ئاسانی حکوومەت بیگرێتە بەر بۆ لە پێنا ئەوەی کە هاوڵاتی لە چواردۆری خۆی کۆکاتەوە لە بانکەکانە بەمەش ئەتوانێ سیولەی بانکەکانی خۆی بەقوتکە توانایەکی دارایی باش بۆ ئەو بانکانە دروستکە کە مەبەستیان باشە ئێمە دەزانین کە هۆکاری لاوازبوون یا بێمتمانی بانکەکان لەلایەن هاوڵاتیان بۆ گەڕێتەوە کە ڕۆژێکی سیاسی نالەبار هەبێت یاخود لە بارودۆخی جەنگا بێت ئەو وڵاتە یاخود دارایی وڵاتەکە خراپێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان کام لەمانە بەدی دەکرێت کە متمانی بانکەکانی کەم کردبێتەوە بەڵێ متمانی بانکەکان لە ساڵی 2015 بەدواوە بەوەی شڕی نەگریسی داعشەوە کە مەجموعەیەک لە ئەو بانک ئەهلیانی کە سەر بە بەغابوون لە هەرێمی کوردستانە بە بۆنی کە نەیانتوانی خۆیان بژێنن خۆیان توانای خۆیان زیاتر بکەن زۆربەی داخرە ئەمە هۆکارێ بوو کە هۆکارێکە لە پاڵپشتی ئەمەیە دروستبوونی هۆکارێکی ناوخۆی سیاسی نالەباری دۆخەکە بوو کە خوڵقا هۆکارێکی تر کە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بانکەکان بەهۆی ڤایرۆسی نەگریسی کۆرۆناوە کە وای کرد دەوامێکی بێ حەدی مۆزەفینی کەم کردەوە لە بانکەکانە ئەنی چەند مراجع کە سەردانی بانکێک ئەکا لەو حاڵەتانەیە کەمترین کاتی پێویستە کەمترین وەختی ئەوێ بۆی دڵنیایی تەواوەتی لەو شوێنەوە بگەجایتی سەردانی بکاتەوە ڕۆنی ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە پەکی سیستەمی دەوامکردنی زۆربەی زۆری سێکتەرەکان بێت بە تایبەتی بانکەکان باش ئێمە بە بەردەوامی وا ڕاهاتوین کە بانکەکان تەنها ئەرکیان ئەوەیە کە پاریان لێوەربگرین تەنها پاری نەختینەیان لێوەربگرین بۆ کۆمەڵێک پرۆژەی بچوو بتوانین لیان سوود ببن کە پێشتر پرۆژێکی کەش دەتوانرا هاوڵاتیان دەی سوود ببن کە لە ڕێگەی بەخداوە دیارە زیاتر ئەم پرۆژانە جێبەجێ دەکرا بەدەر لە وەرگرتنی پارە دەتوانرێت چۆن بە چ شێوازێکی دیکە سوودمەند بین لە بانکەکان و سیستمی بانکی بەڵێ وەکو عەرزم کردی سیستەمی حواڵە هەیە لە بانکەکانە سیستەمی ئەتیمادات هەیە سیستەمی وەرگرتنی قەرز هەیە لە بانکەکانە لەم بانکانە کە حکوومەت بتوانێت پاڵپشتی بانکەکان بێت زۆر پرۆژەیە کە دەستی گەنج ئەگرێ زۆر پرۆژەیە کە دەستی وەبەرهێن ئەگرێ زۆر پرۆژەیە دەستی تاجر ئەگرێ زۆر پرۆژەیە دەستی مەعامل ئەگرێ کۆی گشتی ئەمانی کە من باسیشم کرد تۆ دەستی هەلی کار دروست ئەەکەیت کە دەستی هەلی کارە دروست کرد بژانەوەیکی ئابووری ڕۆ لە
ئەو ناوچەیەکە کە تۆ سیستەمی بانکەکە تیا بەتوان ناکردووە لەم حاڵەتەیە ئەبێت بەجددی ئاوەڕ لەم سێکتەرانە بدرێتەوە کە لە بانکەکانە چۆن ئیسفادە لە وەرگرتنی پێشینە ئەکرێت چۆن ئیسفادە لە وەرگرتنی قەرز بۆ پرۆژە ئەکرێت چۆن وا دەکرێت بەس ئەوە نەبێت کە ئەم بانکە منێکی موچەخۆر بچم بەس معاشی لەوە گرم و معاشی مانگە و مانگ سەردانی بکەم وا دروست بکرێ سیستەمێکی دارایی زیرەک دروست بکرێ کڕینی زۆربەی شمەک و کاڵاکان لە ڕێی سیستەمێکی دارایی زیرەکەوە بێ کە سیستەمی دارایی زیرەکە پێڕاو کرد مەجبوری لە حساب بانقیدا پاریتیا هەبێ کە پاریتیا هەبوو تۆ بەردەوام هەوڵی ئەبدێتکردنەوەی پارەیەکێتەوە کە لەو بانقەیە دادناوە ئەو بانقەیەش لەو حاڵەتەیە لە تۆی هاوڵاتی لە تۆی تاجر لە تۆی ئەم لە تۆی ئەو ئەتوانێت نەختینەیەکی سیویلێکی باش بۆ بانقەکەی لە کاتی پێویستیە بەردەستکە و بانقیش چۆن متمانەکەی خۆی لای ئەم کەسانە دروست بکە کە سیستەمی دارایی زیرەک دروستەکرێ پێویستە بانقیش لە هیچ کاتێکە دەست بە ڕووی هاوڵاتیانی وەنێک کە سەردان ئەکرێ لە ئێستادا تا زۆربەی زۆری تاجرمان ئیشی وەستاوە لە تەلەڤیزۆنەکانەوە ئاگادارن یعنی زۆری پرۆژەکانمان لەبەرچی وەستاوە لەبەر وەستاوە کەسەکە بە توانای خۆی بە حەقی خۆی بە ئیمکانەتی خۆی بە بودجێ خۆی ئیشەکەی سەگانە بەڵام نەگەیشتەوەی کە پارەکەی کە سەرفی کرۆ لە پرۆژەکە وەری بگرێتەوە کەم پارێ وەرنەگرێتەوە وەریشی بگرێتەوە کە تۆ لەگەڵ بانکەکەتە ئەم بێمتمانەیە دروست بێت کە کەسەکە ئامادە نیە تاجرەکە هاوڵاتیەکە ئامادە نەجێک ئەم پارێدا بنێتەوە لە ماڵەکانی خۆیان حەسبێکە وادلی ئەکا لە بازاڕە تەزەخۆم دروستە بێت کە تەزەخۆمیش دروست بوو ئەو وەزعە ئابووریک ئێسێ دروستە بێت کە ئەیبینی باشە لێسادا وا بڕیارە بانکێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا بانکی نیشتیمانی دابمەزرێ هەوڵدان بۆ ئەم جۆرە کارانە و دروستکردنی ئەم بانکە چ کاریگەریەکێ بێت بۆ دووبارە بۆژانەوەی سیستمی بانکی لە هەرێم و ئەم بانکە تەنها دروستکردن نیە پێویستی بە کۆمەڵێک میکانیزمی گونجاو و ستانداردی نێودەوڵەتیە ئەم بانکە پێتان وایە وکو بانکەکانی دیکە بێت و دووبارە هەر بە هەمان ڕێچکەی بانکەکان و بێمتمانەی هاوڵاتیان بەرامبەر بانک یاخود گۆڕانکاریەک دەهێنێتە ئاراوە بڵێ سەبارەت بە دامەزانی هەچ کۆمپانیایە وەکو لە پێشەکیشا پێم وتی پێویستەکات زەمانەتێکی چاکی ئەم تیش بێتە زەمانەتی ئەم بانقی کەدا ئەمەزرێت بۆی کە ئێمە لە داهاتوە چەند بانقێک دروستکراوە نەماون ئێستا ئەمە بێمتمانەی دروست کردووە ئەو بانقی کە بانقی نیشتمانی کە بەڕێزە باسێ کرد یە هەچ بانقێکی تر بێ ئێمەی هاوڵاتی یا ئێمەی ژمێریارە ئێمەی سوودمەند لەم کارە پێمان خۆشە ئەو پارەی کە هەمانن لە ماڵدانێت لە کۆمپانیەکانەدانێت لە بەردەستی لە ناو قاسەکانە نەبێت لەم بانقانیا بێ بەڵام ئەم بانقە لەسەر چه ئەساسێت چه میکانیزمێکە کار ئەکا لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی تەکنۆلۆژیاییەوە لە ڕووی سیستەمی سیویلەیەوە لە ڕووی ئەو خزمەتگوزارانی پێشکەشی هاوڵاتیانیەکە ئەم سیستەمانی کە پێشکەشی سیستەمی خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتانیەکە سیستەمێ بمنی هاوڵاتی لێ سوودمەند بم هەموو کەسێک پشگیری دامەزانی بانقێکی ترەکە بێزار لە ڕووی ئابوووریەوە بۆ هەر ناوچەیە کە تۆ بانقێکدا بمەزرێ ئەم بانقە بریتی بێ لەوەی کە بەس گەنج وەکو خەزیێنەیەک دروست نەکرێت بەس معاش و معاش ئیشێ بۆ بانقە بێ بانک پێویست ئەکا ڕۆژانە یا مانگانە یا ساڵانە پلانی هەبێ بۆی منی هاوڵاتی دوای پلانەکانی بکەم باش ئەماکەم بە دوا پرسیارگەر بکرێت بە کورتی کاکێڤەر سەبارەت بەوەی لەسادا هەوڵێکێ بۆ دووبارە بوژانەوە و متمانەکردنی هاوڵاتیان بە بانکەکان دەمەوێت سەرنجی جناب لەسەرم بابەتە بزانم ئەیتر کاتێتی هاوڵاتیان دووبارە ڕووبکەنەوە بانکەکان و ئەو متمانەیە کە داوای دەکرێت بیبەخشن بە بانکەکان هەلومەرجی ئێستا هەرێمی کوردستان ئەو بارودۆخی ئاسایی کردوتەوە بەڕاستی خۆشببختانە لە دوای نەمانی شەڕی داعش و کەمبوونەوەی ئاساری ڤایرۆسی کۆرۆنا و ئەوەی کە ئەشی بینین خەریکە لە بازاڕە بەهۆی پرۆژەکانەوە بەهۆی کەرتی تایبەتەوە بەهۆی معاملەکانەوە لە هەوڵی بژانەوەی دارایی هەرێمی کوردستان نابێ ئەم پرسیاری کە بەڕێز لە منە کرد بەچی ئەبێ ئەو بانقانە دڵنەوەی تەمینێکی باش بۆ خۆیان دروستکەن بۆی هاوڵاتیان بتوانن بووکو مەزدەڕێکی ڕئیسی خۆیان بەکاری بێنن لە ژیانی ڕۆژانەیانە لە کڕین و فرۆشتنیانە لە حواڵەکردنیانە لە زۆر خزمەتگوزاری ترێکە لە بانقا پەیڕەو ئەکرێ بەڵێ من زۆر سوپاسی بەڕێز هێوار شێخالی دەکەم کە بەڕێزیان سەرپەرشتیاری لقی سلێمانی سندیکای گوربینان و ژمێریاران و ڕاستەوخۆ لێر لە ستۆدیۆمیانی من دووبارە ماندوو نەبن خۆشەویستان سپاس بۆ ئەوەی شکە تا ئێستا بینەرماوە